ساڵتان لێبێت وەم کاتان باش. تۆڕی میدیایی ڤار پێشوازی لە کەسایەتێکی تایبەت و جیاواز کردووە. کەویش بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆژی حکوومەت یاریمی کوردستانە. کا قوبات بەخێر بێت. زۆر سپاس کاکەڕاز. شوێنەکەت بینی بەحان چۆن بوو بەلاتەوە؟ زۆرم بەدڵ بوو. شوێنێکی زۆر جوانتان دروست کردووە بۆ خۆتان بە ڕۆحەتێکی جوان بە ستایلێکی تازە سەردەمیانە. بەڵام ئەوەی کە لە شوێنەکە جوانترە ئەو ڕۆحەتەیە کە ئێرە ئەبا بەڕێوە. هەر دیارەکە بە ئارەزوو و بە حەز و بە خۆشەویستی ئیشی خۆتانەکەن بۆیە دەستخۆشیتان نەکەین. کا قوبات تۆ ئێستا سەرۆکی فەخریانی سلێمانی خۆشت کەسایەتیشی وەرزشیت و ئاگاشم لێ لە پشتەوە دامی چەند کەسایەتیەکەکەی لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە بۆ ئەوی ئاڵای کوردستان بگەێنە دوورترین شوێن. گەشتیتەوە قەناعەتی کە وەرزش خاڵێکی هاوبەشە بۆ ئەوەی کە گەنجەکانمان کۆکاتەوە، وایە؟ بەڵێ، وەرزش زۆر مهمە، هەم بۆ تاک، هەم بۆ کۆمەڵگە، هەم بۆ نەتەوە. بۆیە من خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەبینم گەلەکەمان گەنجەکانمان گرنگێکی ئەوەندە زۆر ڕاگەیاندنەکانمان گرنگێکی زۆریان بە وەرزش. وەرزش هەم خەڵک دوورە خاتەوە لە سیاسەت. ئەگەر مێشیشیان لای سیاسەت بێ لە کاتی وەرزشە بۆ ئەو چرکێش دوورەکەویتەوە و شتێکە کە ئەتوانێت خەڵک کۆکاتەوە و کێپڕکەیەکی تەندروستیش دروستکە. بۆیە من خۆشحاڵم ئەمڕۆ کە ئەبینم مەجموعە وەرزشوانێکن لە هەموو مەجالە جیاجیەکانە کە ئەتوانن ئەمڕۆ ئاڵای کوردستان بە شانازیەوە ئاڵای کوردستان بەرزکەنەوە و کوردستان بناسێنن بە جیهانی وەرزش و بە جیهانەوە. کاقبال لە پشتی زۆر کەسەوەی بەس بۆ ئەیشاریتەوە باشترە. سایی چۆنە زۆر کەس هەیە توانایەکیان هەیە، خەونێکیان هەیە و دەرفەتێک نەبووە بۆ ئەوی ئەو کەسە بگا بە خەونی خۆی. ئەم کەسە ئەو ئەستێرەکەیە، ئەو وەرزشوانەکەیە، ئەو هونەرمەندەکەیە. بۆیە ئەو ئەبێ هەمیشە ئەستێرە بمێنێتەوە. ئەگەر من پێم و بیکەم بە دەستکەوتی خۆم دامی فلان کەسم کرد و فلان کەسم کردەوە، شتەکە هەم بێقیمەتەکە، هەم ئەوەی کە ڕقی لە منە لە خۆی وەڕقی لەو بەدبەختەشە بێ کە دامیەکەم. وە باشتر ئەوەیە ئەمە وەکو کارێکی خێرخوازیە زیاتر کە دامێ بدەین بەو کەسانەی کە هەستەکەم توانایەکیان هەیە کە بتوانن سەرکەوتنێک بەدەست بێنن لە بوارەکانی خۆیاندا. با تۆزە بچینە ناو سیاسەتەوەش. بابەتمان زۆر سیاسی نین، بەس ئەمانەوێ سەرنجی جەنابتان بزانین دەربارەی ئەم جەنگە، بزانین ئەم جەنگەتان چۆن بەڕێ کرد. لە میدیای جیهانیدا باس لەوە دەکرا ئێوە و قوبات تاڵەبانی توانیتان کوردستان بپارێزن. ئەمانەوێ سەرنجی ئێوە بزانین تۆزێک لەسەر ئەم بابەت. پێم وایە ڕوئیای ئێمە چ کاک بافڵ چ من چ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون بوو لە بیدایەتی ئەم جەنگە. ئەم جەنگە جەنگێک بوو لە دەرەوەی خواست و لە دەرەوەی ئیرادەی خۆمان بوو. بۆیە ئێمە ئەرکی ئێمە ئەوە بوو چیپمان پێ بکرێ بۆ پاراستنی هەرێمی کوردستان، تاکو هەرێمی کوردستان نەبێت بە بەشێک لەم جەنگە، هەرێمی کوردستان نەبێت بە ساحەی جەنگ، بەڵکو هەمیشە وەکو جسرێک بمێنێتەوە لە بینی هەموو لایەنەکان. وە تا ئێستا ئەو دەورەمان گێڕاوە و هیوادارین کە کۆتایی ئەم پرۆسە هەمووی ئاشتی و تەبایی و پێکەوەشیان بێت. بەڵێ، ڕۆڵی میدیا چۆن ئەبینی لەم جەنگەیە؟ چی ئەبوو بکردایە کە نەیان کردووە؟ سەرنجە تێبینیەکانت لەسەر ڕۆڵی میدیا چووە بە تایبەت لەناو ئەم جەنگەدا؟ خۆی جەنگ حەدەسێکی مهمە کە میدیا ئەبێ تەختیەی بکە. یعنی ئەگەر میدیایەک تەختیەی جەنگەکە نەکا ڕەنگ بێ بتوانین ڕخنەی لێ بگری بڵێ ئیشی خۆت ناکەی. بەڵام تەختیە هەیە و تەختیە هەیە. چۆن بتوانی زانیاریەکان بگەێنی بە هاوڵاتی، ئەمە میدیا بڵێن پیشەیەکان بەو شێوەیە ئیکەن. بەڵام هەیە ڕەنگ بێ بیقۆزێتەوە بۆ مەرامێکی سیاسی یان کەم و کورتیەک ئیبرازکە لەم لاو یان کەسێک ئیبرازکە لەم لاو ئەوەشی تێکەوێ ئەوە بینی ویشمانە. بەڵام ئەرکی میدیا گەاندنی ڕاستیەکانە لە حەدەسێک. اینجا حەدەسەکە جەنگ بێ
یان کەم و کورتیەکی ئیداری بێ یان هەواڵێکی وەرزشی بێ یان چالاکیەکی هوەری بێ بگەێنرێت. اینجا ئەو کاتە بینەرەکە یان بیستەرەکە یان خوێنەرەکە خۆی ئەتوانێت تحلیلی خۆی بۆ دروستکە و بۆچوونی خۆی لەسەر بۆ دروستکە. بەڵێ ئێوە هەمیشە باس لە میدیای ئازاد ئەکەن و چۆن دەتوانن وەکو میکانیزمێک پشتگیری لە دەنگی میدیا بکەن، دەنگی میدیای ئازاد بکەن. ئەمانەوێ سەرنجی ئێوەش لەم بابەت بزانن. هەمیشە باوەڕم بە ئازادی بیر و ڕاهەبووە، باوەڕم بەوە هەبووە کە میدیا بۆی هەیە حەدەس باسکە و باسی ڕووداوەکان بکە، باسی شیکاریەکان پێشکەشکە، خەڵکی پسپۆر بێنێتە سەر تەلەڤیزیۆن و خەڵک لی فێر بێ و بە ئازادیش ئەمە بکە. کەم و کورتی هەیە لە بواری ئازادی ڕادەربڕین بەڵێ هەیە، ڕنگ بێت لە هەندێک شوێن خراپتر بێت لە هەندێک شوێنی تر. بۆیە من هەمیشە خۆم بەوە زانیوە کە پشتیوانێک بوومە بۆ میدیای ئازاد و هەمیشە وتومە زیندان شوێنێک نییە بۆ ڕاگەیاندن کار. خەڵک نابێت لەسەر کاری ڕۆژنامەوانی یان کاری میدیایی زیندانی بکرێ. بەڵام لە عینی کاتیشا ئەگەر کەسێک چاواشەیەک یان قسەیەکی نادروست یان تۆهمەتێک دروست بکە کە ببێ بە زیانێک بۆ ئەو کەسەی کە لەسەری دروستکراوە ئەو کەسەش ڕەنگ بێ بۆی هەبێ بێشکاتی خۆی بکە، بەڵام شکاتەکە بشکاتێکی مەدەنی بێ و نەچێتە بابی بڵێن تاوانێکی کە بێتە مای زیندانی کردنی ڕۆژنامە نووسێک. هەرە تێبی خێتەوە ناو مۆزوعانی کە حەزی لێنێ بابین منیشویستم پێت بڵێتری کاقوبات هەندێریمان سەرێتە دی بەڵێ ئاگاو لە وەزاکەیەتی کاڵێتی وەزی چاک کردوێتەوە خراپ نییە، جارێت دڵی خۆم خۆش ناکەم خراپ نەبووە. کاقوبات کەسێکە حەزی لە یاریکردنی سیستماتیک و پلانە یان حەزی لە بابەتی حەماسیە بارنتی بێکی تاکتیکیە ڕیاڵمەدیتی بێکی حەماسیە کامیانە و جوڵێت بەخوا ئەوەی ئەیباتەوە. من هیچ لاریم نییە مانچستەر یونایتد ئەوەندە خراپ یاریەکە بکە بۆ 89 دقیقە خراپ یاری بکە بەڵام لە هەر 90 دقیقە گۆڵێ بکە. بۆیە من زۆر مهتەم نیم بە ئایا جوان کردیانیان بەس چییە نەکرد لە وەرزش لە ژیانە. ئیزعاجە بم ئەگەر یەکێک محاولە نەکا. باش ئێستا من خۆم کەسێکم ئیشم هەیە هەوڵێم هەموو ڕۆژێک 100% توانای خۆم سەرفکەم لەو ئیشەی کە ئیکەم. بۆیە پێم خۆشە کە میدیاکارە بینم مهتەم بێ بە ئیشەکەی خۆی شانازی بە ئیشی خۆی بکە، خۆی ماندوو بکە بۆ ئیشەکەی خۆی. وەرزشیش بە هەمان شتە ئەگەر ببینی فەریقێک هەیە 11 یاریزان لە یەک کاتە یاریەکەن یا ڕنگ بە یەکێک ئەو ڕۆژە توزێت میزاجی تاوە نەبێ ڕنگ بێ بەس چییە فەریقەکە ئەگەر محاولەی خۆی کرد هەوڵی خۆیدا ئەوەی پێی بوو سەرفی کرد وە دۆڕا لە نەتیجە ناتوانانی زۆر ڕەخنەی لێ بگری چکەنەوەی هەوڵی بۆیە هەوڵیدا نەگەیشتە ئەنجام. بەس ئەگەر کەمتەرخەم بوو خەمسارد بوو تەمەڵ بوو بێمنەت بوو وە دۆڕا ئەنجا ئەوە شتێکی خراپە و ئەمە توانێت دەرسێک بێ بۆ ژیان و بۆ سیاسەتکردن و بۆ ئیشی ڕۆژانە و ژانی ڕۆژانە و بۆ وەرزشیش. وەکو هاندەرێکی تۆڵ پێکە سێری یاری کرد ئەنجام تۆڕێی کردوێت هەر زۆر بە تایبەت مانسەر بەڵ هەر تەنها مانسەر یونایتد. کاخوبات بەڕستان یعنی هەموو ئەزانن کە گەنجێکی زۆرمان هەیە و گەنجەکانیشمان خاوەن بەهرەن. ئاگام لە کارەکانی بۆردی وەرزشی یەکەتی ژمای کورسانیش هەیە. پلانتان چییە؟ پڕۆژەتان چییە بۆ داهاتوو؟ بۆ ئەوەی لانی کەم جوڵەکانە بینم بەڵام بە ئاشکرای کەیکەم وەرزش تاکو ئێستا هیوایەتە نەبووە بە پیشە. ئێستا فەرموبینیمان تۆپی پێی عراقی گەیشتە مۆندیال. ئێستا ئەو یاریزانانە هەستەکەن لە پیشەکەی خۆیان بەتەڵن. ئێستا بوونە بە ناو بوونە بە ئەستێرە خەڵک لێ دوانیان لێ وەرەگرێ مقابلەیانەکە پاداشتیانەکەن. بەڵام کە ئەیکە مۆندیال تاوە بوو چی بەو بەڕێزانە دێ ڕنگ بە یەکدوانێکیان وەربگیرن لە تیمێک لە خەلیج بێ لە ئەوروپا بێ. بەڵام لە هەرێمی کوردستان وەرزش نەبووە بە پیشەیە کە ئەوانەی کە لە پیشەکەی خۆیان سەرکەوتون بتوانن خۆیان بژێنن
بە توانای خۆیان وەکو کەسێک چۆن مامۆستایە کەسێکیش یاریزانێک بێ ئەمە ئەبێ سەرچاوی داهاتی ژیانی خۆی لە پیشەکەیا بێ و پیشەکەشی وەرزشە ئەمە هونەرمەندیش ئەگرێتەوە و ئاکتەر و دەرهێنەر و ئەمانەش ئەگرێتەوە. ئێستا ئەمانە بەشێکی زۆریان پێویستیان بە دامە، ئەو دامە نەبێ ناتوانن بەرهەمی خۆیان بکەن، بەرهەمەکەشیان کرد دەگمەن هەیە داهاتیت و لە پشتەوە دەگمەن داهاتێک وەرەگرنەوە تاکو بتوان خۆیان بژێنن. ئەوە بەشێکی ڕنگ بە یاسا ڕێگر بێ، بەشێکی ڕنگ بێ ڕێکاری ڕێگر بێ، بەشێکیشی ڕنگ بێ کەلتورەکە ڕێگر بێ. بۆیە کە هوەر بوو بە پیشە، کە وەرزش بوو بە پیشە، کە خەڵک ئەمانە کە بوون بە پیشە ئەمانە ئەبن بە ئێستێرەی ڕاستەقینە، نەک ئێمەی سیاسی. ئێستا بەداخەوە ئێمەی سیاسی ئەستێرەین، ئەوەی کە ئێمەی خۆشەوێ ئاوها بەرزمانەکاتەوە و وەسفمانەکە و دامانەکە، ئەوەی کە ڕقیشی لێمانەوە بەردمان تێ ئەگرێ و تیرمان تێ ئەگرێ. بەڵام ئەستێرە ڕاستەقینەکان ئەوانن کە توانایەکیان هەیە. ئەنجا چ لە مەجای هوەر بێ، چ لە مەجای وەرزش بێ و کۆمەڵگەکەمان ئەو کاتە ئەتوانین بڵین زۆر تەندروسترە بێ کە کەس نەزانێ ناوی مدیر عامی سەحە چییە. من چەند ساڵ لە بەریتانیا گەورە بووم، لە ئەمریکاش بووم، خەڵکی ئاسایی ئەو شتانە نازانن. ئێمە ناوی ئەندام مەڵبەند و ئەندام کۆمیتە ئەزانن، خەڵکی ئاسایی. ئێوە تەبیعی نییە، ئەوە تەندروست نییە. خەڵکە بێ بزانێ هونەرمەندەکانمان کێن، ئاکتەرەکانمان کێن، دەرهێنەرەکان کێن، ئەمانە بەرپرسن. میدیاکارەکان ماشەڵڵا ئێوە ئێستا خەریکە لە سیاسیەکان مەشهورترە بن، بەس ئەوە تەندروسترە. ئەوە هەنگایکی دروستە کە یعنی کە ئێوە دەستان پێ کردو. شتێکی ڕێگە ڕاستەکە وایە، بەڕاستی ڕێگەی ڕاستی کۆمەڵگە ئەوەیە کە ئەوانەمان ئەستێرە بن، ئەوانە بن نوێنەری ئێمە بەس بمبورە. ئێستا خەڵک چی لێ؟ بەس ئێستا بەشێکی زۆری میدیاکارەکانمان و پێشکەشکارەکانمان واز لە کاری میدیایی یانە نەبن بە سیاسی، نەبن بە پەرلەمانتار. یعنی هێشتا لووتکەکە سیاسەتە، لووتکەکە پیشەکەی خۆی نییە. ئەمە غەڵەتە. جەنابەت هەر لە قسەکان دیارە، یعنی ئەڵێ جگە لە بابەتی سیاسەتیش بابەتەکانی تریش زۆر گرنگن. ئایا بەڕێستان ئەگەر پۆستەکەتان پۆستێکی سیاسی نەبووە، ئیشەکەتان ئیشێکی سیاسی نەبووە، چه ئیشێکت هەڵات هەرخوازانێ تا ئێستا بیرت ئەگەر ئەمە نەکردایە احتیمالە هەر لە مەجای هەندەسەیە بمامەوە و من خەونەوە بوو بم بە دیزاینەری ئۆتۆمبیل. ئەوە بڵین خەونەکەم بوو، چوون بۆ جامعە، چوون بۆ زانکۆ، هەندەسەم خوێند، هەندەسەی ئۆتۆمبیلم خوێند، چەندین ساڵ فیتەریم کردووە بۆی لە مەوزوعی مکانیکی و شتی وامزانی. بەڵام هەمیشە حەزمە کرد باوەی کە ئۆتۆمبیل دیزاینەکە، چکن دەستی ڕەسامیشم هەیە، بەڵام ئەوە بوو کاتێکی تر کەشفیەکەن. بەڵام بەرز قوبات هەڵومەرجی کوردستان وا ئەخوازێت کە ئێمە بچینە ناو مەجای سیاست. ئەگینا یعنی هەمومان خەون و ئاواتێکمان هەیە ببین بە کەسێک لە داهاتوودا. بەڵام هەڵومەرجی ئێستای کوردستان هەڵومەرجێکی وایە، ئەوەندە کێشەیەتیایە، وەکو تریش کوردستان 4 پارچەیە، ئیتر ئەوانە ئەرک و بەرپرسیاری دانێتە سەر شانی ئێمە هەر بەڕێزیشتان. بوو یعنی ئێمە هەمومان ڕێگای سیاستمان هەڵبژاردووە بە پێی ئەو ئەرکەی کە لەسەر خۆمانە. خۆی ئەگەر هۆکاری هەڵگرتنی ڕێگاکە خزمەتکردنی خاک و نیشتیمان بێ، زۆر تەندروستە و پیرۆزیشە و تەبەنیەکەم و پشتیبانیەکەم. بەڵام ئەگەر گرتنی ئەو ڕێگایە لە پێناوی پۆست و پلە بێ و بەدەستهێنانی مەجموع ئیمتیازێک کە دوای لە ڕێگای ئەو ئیمتیازەوە بتانی جمهور بۆ خۆت پیاکەی، من پێم وایە ئەمە ڕێگا دروستەکە نییە، ئەمە هۆکارە دروستەکە نییە. یعنی خزمەتکردنی خاک و نیشتیمان لە ڕێگای سیاسەتکردنەوە دیسانەوەی ئەڵێم پیرۆزە و هەر کەسێک بیەوێ خزمەت بە وڵاتەکەی خۆی بگەێنێ پێم خۆشە. بەڵام ئەوەی من ئەمەوێ بڵێم تاکە ڕێگا بۆ خزمەتکردنی خاک و نیشتیمان تەنها سیاست نییە. وەرن ئەگەر لە بیرتان بێ لە شەڕی کە سووریا و ڕۆژاوە وەزعی زۆر خراپبوو، نەکەم جارەکەی تر کە کۆبانەی خەریک بوو بکەوێ، یەک تویت لە هونەرمەندە بەناوبانگە ئەمریکیەکە شێر تویتێکی کرد، دەیان ملیۆن کەس ئەو تویتەی دووبارە کردەوە. ئەو تویتە دنیای هەژان، چکن هونەرمەندێکی عالەمی بەناوبانگی مێژووی هات
وتی نابێ قەدەر لە کورد بکرێ. من 12 ساڵ لە ئەمریکا بووم، مستحیلە بمتوانایە ئەو تەسیرم هەبێ وەکو ئەوەی ئەو خاتونە هەیبوو بەو تویتە. بۆیە ئەمەیە تاکە ڕێگا بۆ خزمەتکردنی کوردستان سیاسەتکردن نییە. ڕەنگ بێ پاڵەوانێکی وەکو نامۆ فازڵ لەم شەڕێکە لە بەردەمیەتی بیباتەوە عالەمی کوردستانەکە بەرز کاتەوە کە ئیشەڵا ئیباتەوە ئاڵای کوردستانەکەشمان بەرزەکاتەوە لەو شەڕە. بەقەدەر 1000 تەسریحی من کاریگەریە بێ، بەقەدەر سەدان مەقالەی من و کەسانی پسپۆر و زیرەکتر لە من لەسەر بابەتەکان بتوانێت کورد بناسێنێ بە جیهان. بۆیە ئێستا خۆشبەختانە ڕێگاکان فراوانن، چەندین ڕێگای جۆرا و جۆر هەیە بۆ خزمەتکردن و وەرزشی شێکێک لەوانەیە کە زۆر جوانە. چەند جوان بوو ئەو دیمەنەی لە کاتێکی جەنگ، لە کاتێکی سەخت کە ئەم هەموو مەلملانەیە هەبوو لە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ناوچەکان و لە بینی هەرێمی کوردستان و بەشەکانی تری عێراق و درۆنمان لێ ئەدرێ و نازانم چیمان بەسەرا ئەکرێ. ئەو دوو بەڕێزە لە ساحەکە بە یەکەوە، یەکێک بە ئاڵای عێراقیە و یەکێک بە ئاڵای کوردستانەوە پێکەوە دەست لە ناو دەست ینی هەڵپەڕکەیانە کرد لەگەڵ یەکتی. چەند جوان بوو ئەو دیمەنە. ئەم بیرکردنەوەی جوانە، بەڵام گرنگەوەی بەس لای بەڕێز قوبات تاڵەبانی یا لای هەموو سیاسەکانی تریشمان هەبێ بەڕاستی. سپاس دەکەین کاتی خۆتێ بێبەخشی. گفتوگۆکەمان زۆر خۆش بوو. سپاس بۆ ئێوە. هیواداریشین یعنی هەموو هونەرمەندەکانی ئێمە، کەسانی کاریزمای ناو کۆمەڵگەکەمان، هەروەها هەوەرزشوانان، هونەرمەندان، ڕەوشەنبینانی ئێمە موان هەڵوێستیان هەبێ. ئێمە هەر لە کۆتا جار هەر ئەبێ کوردستانی خۆمان بپارێزین، هەر ئەبێ لە هەموو هەڵومەرجێکدا هەڵوێست نیشان بدەین بۆ خەڵکەکان، چونکە وەکو جەنابیش توتن دەنگی ئەوان زۆر کاریگەرترە. ئێمەش هیوادارین هەمویان هەڵوێستیان هەبێ و بەس هەڵوێست هەر پۆست و فەیسبوک و تویت و هین نییە. هەڵوێست تۆ جیلێک پەروەردەکەی. ئێستا یاریزانێکی باش ئەتوانێت ببێ بە نمونەیەک 100 گەنج سەیری بکا بڵێ وەڵام من حەزەکەم وەکو فڵان کەس بم، هونەرمەندێک ببێ بە نمونەیەک کە خەڵک بڵێ وەڵام من حەزەکەم وەکو فڵان کەس بم، نەک سەیری سیاسێک بکەن بڵێن وەڵام من حەزەکەم وەکو ئەم سیاسیە بم. بۆیە ڕاستە لە حەدەسە ڕەنگ بێ هەڵوێستێک پێویست بێ، بەڵام ئەم کەسانە کە ئەستێرن کە ئەبن بە ئەستێرە و کە ئێستا بە فەعلی ئەستێرن دەوریان هەیە بۆ هوشیارکردنی کۆمەڵگا، دەوریان هەیە بۆ پەروەردەکردنی نەوەی تازە. ئێستا کە ئەم وەرزشوانانە لە خۆڕایەوە نەبوونە بە وەرزشوانێکی سەرکەوتوو، تەمرینیان کردووە، خۆیان ماندوو کردووە، خواردنی باشیان خواردووە، دوورکەوتونەتەوە لە کاری خراپ و دوورکەوتونەتەوە لەو شتانەی کە خراپن بۆ جەستەی خەڵک و ژیانێکی تەندروستیان پەیڕەو کردووە، دیسپلینێکیان بۆ خۆیان دابین کردووە. ئەو کەسە بتوانێ خەڵک ڕابهێنێ لەو جۆرە دیسپلینە و لەو جۆرە خۆپارێزیە، ئەوەش خەباتە، ئەوەش خەباتە، ئەمەش پێگەیاندنی کۆمەڵگایە. بۆیە من گەشبینم کە ئێستا ئەهەمیەتێکی زیاتر ئەدرێ بە وەرزش. ڕۆناڵدۆ لە خۆڕایەوە نەبوو بە ڕۆناڵدۆ. زای ڕۆناڵدۆ ئێستش بە ئەو 40 شتێک ساڵی چەند خۆی ماندووەکە، چەند چۆن تەمرینەکە، چ تەمرینێکەکە، چۆن خەمی ئەوەیەتی چەند دەنک برنجەخوا خۆ دانەنیشتووە سەعات 11:30 شەو قەل و قوبوڵی بخوا و بەیانەکەشی هەستێ ڕاضەی خۆی بکە. بزۆ دەستت خۆش بێ، زۆر زۆر خۆشحاڵ بووین، زۆر سۆدیشمان بینی لە گفتگویەدا. هیوادارم هەروەها بوو بینەرانی شوا بێتن. بەخێر هاتن ناکەین دووبارە. سپاستان خۆش بێ. زۆر سپاس. دەشتان ساغ بێت. سپاستانەکەم.